سڵاوتان لێبێت لە بەرنامەی ژێرخان جارێکی تر هاتینەوە خزمەتان بۆ شیکردنەوەی دۆخی ئابووری جیهان و هەرێمی کوردستان هەفتانە. دوو بەڕێوەبەری دیکەی جێبەجەکاری ئەنجومەنی ڕاوێژکاری ترەمپ دەستیان لە کار کێشایەوە. سەرۆکانی ئەنجومەنی جێبەجەکاری ئێمسری و کەمپڵ سۆپی ئەمریکی تۆلین دەنیس و مۆریسۆن کە بە مەبەستی ڕاوێژکردن بۆ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ لە ئەنجومەنی بازرگانی نێودەوڵەتی وەکو ڕاوێژکار ئەرکیان پێسپێردا بوو. دەستیان لە کار کێشایە و ڕایانگەیان بۆ ئەوەی هەفتەی ڕابردوو لە خۆپشاندانەکانی چارلزڤستۆن کە لە میانیدا هاوڵاتی گیانی لەدەستدا و ترەمپ لە بری تۆمەتبارکردنی گروپە ڕەگەزپەرستەکە هەردوو لانی تۆمەتبار کرد و بەهۆیەوە تاکو ئێستا 8 شوێنەری ئەنجومەنی بازرگانی نێودەوڵەتی دەستیان لە کار کێشاوەتەوە. دوێنێ هەردوو لانی خۆپشاندانەکەی چارلۆ تسڤیلی تۆمەتبار کرد کە تێیدا کەسێک کوژرا و بەدەیانی دیکەش بریندار بوون. بەهۆی نەوتی ئەمریکا و بەرزبوونەوەی ڕێژەی بەرهەمهێنانی نەوت نرخی 1 بەرمیل نەوتی برێند بە 50.33 دلار مامەڵی پێوەکرا، کەمترین دابەزینی هەفتەی تۆمار کرد. ئەم هەفتەیە نرخی 1 بەرمیل نەوتی برێند لە کاتیکردنەوەی بازاردا 50.92 دلار بوو، پاشان گەیشتە 51.34 دلار. هاوکات خاوی خۆراوی تەکساسیش بە 46.78 دلار کڕیاری هەیە. بەپێی زانیاریەکان دوێنێ بڵاو کراونەوە ستۆکی نەوتی خاوی بازرگانی لە هەفتانە 8.9 ملیۆن بەرمیل کەمی کردووە، لە چاڕوانیدا زیاتر دابەزیوە، لانی بەرەمیش 79,000 بەرمیل زیادی کردووە. هێڵی ڕاستەوخۆی ئاوی لە نێوان قەتەر و کوێیت دەکرێتەوە. کۆمپانیای میلاحا بۆ گواستنەوەی کەشتیوانی قەتەری یەکەم ڕێگای ڕاستەوخۆی ئاوی باوبەشی لەگەڵ کوێیت کردەوە بە گوێرەی ڕوونکردنەوەیکی کۆمپانیا قەتەریەکە لە نێوان بەندەرەکانی حەمەد لە قەتەر و شیوغ لە کوێیت. هێڵی گواستنەوەی ڕاستەوخۆی کۆنتێنەربەری کرایەوە کە توانای گواستنەوەی 550 کۆنتێنەری ستاندارد و 50 کۆنتێنەری ساردکەرەوەی هەیە. لە ڕوونکردنەوەکەدا ئاماژەوە دەکات گواستنەوەی کاڵەکان هەفتانە ئەنجام دەدرێت. لە چوارچەوەی گرێبەستێکدا کە لە ساڵی 2008 واژووکرا، عێراق فڕۆکەیەکی دیکەی نەفەر هەڵگری لە جۆری بۆینگ 737 لە کۆمپانیای بۆینگی ئەمریکی وەرگرت. وەزیری گواستنەوەی عێراق کازم فنجان حەمامی ڕاگەیان فڕۆکەیەکی دیکەی نەفەر هەڵگریان لە جۆری بۆینگ 737 لە کۆمپانیای بۆینگی ئەمریکی وەرگرتووە. لە بەیاننامەیەکدا وەزارەتی گواستنەوە هاتووە کە لە میانەی ڕێوڕەسمی وەرگرتنی فڕۆکەکەدا کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بەڕێوەچوو کازم فنجان حەمامی ڕاگەیان وەرگرتنی فڕۆکەکە لە چوارچێوەی ئەو گرێبەستەدایە کە لە نێوان وەزارەتی گواستنەوە و کۆمپانیای بۆینگ واژووکراوە. وەزیری گواستنەوەی عێراق ئاماژەی بەوەشدا وەزارەتەکەیان هەوڵەکانی بۆ گەشەپێدانی کار و چالاکی هێڵی ئاسمانی خستووەتە گەڕ، بەتایبەتیش دوای ئەوەی ژمارەیەک فڕۆکەوانی نوێی عێراقی لە شاری سیاتڵی ئەمریکی ڕوانامەی فڕۆکەوانیان پێبەخشا. دێینەوە هەرێمی کوردستان. پرۆژەی لامەرکەزێتی سلێمانی کەمانگی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەندی کرد بۆ ئەنجومەنی وەزەرانی هەرێمی کوردستان دەنێرێت. بە گوێرەی زانیاری ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چوارشەمە 16/8/2007 ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەی لامەرکەزێتی سلێمانی بۆ ئەنجومەنی وەزیران دەنێرێت. ئەوەش دەڵێت لەو پرۆژەیەتا داوای دابەزانی دەسەڵاتەکانی زیاتر بۆ پارێزگار لە 50 داهاتی سلێمانیان کردووە کە بەبێ داهاتی نەودمانگانە نزیکەی 25 ملیار دینار دەبێت. پرۆژەی لامەرکەزێتی سلێمانی لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆژی 7/7/2007 بە کۆی دەنگی ئامادەبووان پەسەند کرا. بەڵێ ئەمە هەواڵەکانی هەفتە بوون پێشکەشتان کران. لە بەرگەی جیاواز لە هەواڵ بەرگەیەکمان تایبەت کرد و بە دراوی بتکوین دراوی ئەلکترۆنی بتکوین گەورەترین ڕیکۆردی تۆمار کرد. ئەوەش پاژەوەی گیان تووشی ئاڵوزی سیاسی هات و وەبەرهێنەران دڵنیانین لە ئایندە، بۆیە وەبەرهێنەران ڕەتیان کردەوە ڕوویان کەوتێتەوە بەکارهێنانی ئەم دراوە، بەتایبەت دوای گرژیەکانی ئەم دوایە لە نێوان کوریای باکوور و ئەمریکا. بەڵێ ئێمە ئینفۆگرافیەکمان لەو بارەوە بۆ ئێوە ئامادە کردووە.
بتکوین یەکێکە لەو دراوانەی لەژێر بەندوباری ئاسایی بانکی دەرچوواتە دراوێکی ئەلکترۆنیە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی ئەلکترۆنیەوە مامەڵەی پێوەکرێت. ساڵی 2009 ئەم دراوە سەری هەڵدا و لە ئێستاشا ڕیکۆردی نوێی بڕیوە بە تایبەتی لەم ساڵدا بۆ درای بتکوین ساڵێکی پڕبەرەکەت و بەرهەم بووە. بەهای بازار ینی بتکوین بەهاکەی لە بازارڕە 7 ملیار دۆلارە. نوێترین ڕیکۆرد کە بڕوێتی 4,000 دلار واتە یەک بتکوین 4,000 دلار ئەکا. پێشبینی بازار ئەوەیە دراوی بتکوین واتی یەک بتکوین لە بازاردا بگاتە 10,000 دلار. بەڵێ خشتێک بڵاو کراوەتەوە لەسەر سەرکەوتنی بتکوین لە ساڵی 2013 و دراوی بتکوین بە شێوەیەکی گشتی مامەڵەی پێکرا و دراوێکی فەرمی مامەڵی پێوەکراوە. سەرەتای بتکوین وەگەبین لە 2013 یەک بتکوین 500 دلاری تۆمار کردووە، پاشان لە ساڵی 2014 بۆ سەر و 500 دلار سەرکەوتووە. ساڵی 2015 ساڵێکی خراپ بووە بۆ بتکوین، هاتووەتەوە خوار 500 دلار. بەڵام بەرەو 2016 کاتێک نادڵنیایی و بەرێنران لە سیستەمی بانکی پەرەی سندووە، دراوی بتکوینیش بە هەمان شێوە بایەخی پێیا کردو، چونکە بتکوین لە ڕێگەی تۆڕەکانی ئینتەرنێتەوە بەکار ئەهێنرێ. بە تایبەتی گروپە تونڕەوەکان یا گروپە تیرۆریزیەکان زۆر سوود لەم دراوە وەرەگرن، چونکە لە ژێر بەندوباری کەرتی بانکی جیهانیانی یاخود چاوی سیستەمی بانکی لەسەر نییە. ئاڵ و گۆڕپێکردنی ئازادە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە. لەم ڕێگەیەوە تەمویلی مادی زۆر بۆ گروپەکان دەچێت ئەوەی کە باسەکرێت. ساڵی 2016 یەک بتکوین بەهاکەی گەیشتووەتە 1000 دلار و بۆ ساڵی 2017 کە ئێساتیان ڕیکۆردی زۆر باشی بڕی. ئێمە ماوەی توش هەر لەم بەرنامەیە باسمان کرد بتکوین بۆ ساڵی 2017 ڕیکۆردی باشی بڕی، گەیشتە سەر و 1000 دلار واتە ساڵی 2017 تا ناوەڕاستی گەیشتوەتە 2000 دلار و کۆتایی تا بەرە کۆتایی 2013 بڕۆین کۆتایی لەم مانگەشدا درای بتکوین واتە لە چەند ڕۆژی ڕابردووە یەک بتکوین گەیشتە 4316 دلار واتە یەک بتکوین بەهاکەی بەرامبەر بوو بە 4316 دلار. ئەمە بەهای درای بتکوینە لە پێنوێنەکانی بازار. لە هەمان کاتێ بە پێوشیکردنەوەانەی کە ڕۆیتەرس کردوێتی ئەگەری هەیە درای بتکوین وەک لە پێشتر بۆ مامباسی ینی پێشبینی ئەکرێ یەک بتکوین گاتە 10,000 دلاری ئەمریکی. ئەمە بەڕگەی جیاواز هەواڵ بوو سەبارە بە درای بتکوین کە بە دڵنیایی ئێستا لە هەرێمی کوردستانیش بتکوین بەکاردێت و مامەڵەی پێوەکرێ، بەڵام تا ئێستا شێوەیەکی فەرمی وەرنەگرتووە. بەڵێ بەڕێزان تەوەری ئەم جارەمان تایبەتە بە نۆزدەی ئابوو ئەو کارە چاتە ئابووریانەی دوای نۆزدەی ئابوو دوور لە چاوی پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە. خۆتان ئەزانن دوای نۆزدەی ئاب هەرێمی کوردستان پاشەکەوتی موچە هات، هاوکات دوای ئەوە کێشەکانی داناغات بە تەواوی پەڕیان سن. دواتریش پەرلەمان کاتێک پەخرا هیچ چاودێریەک لەسەر کارەکانی حکومەت نەما. بەڵێ بەڕێزان ئێمە سەبارەت بەم تەوەرەیە دوو میوانی زۆر بەڕێزمان لە ستۆدیۆ میوانداری کردو. بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری کوردستان و هاوکات بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەوف سپۆڕی ئابووری میوانداریمان کردوون لە ستۆدیۆ. بەڵێ بەڕێزان هەردوو بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری کوردستان و هاوکات بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف سپۆڕی ئابووری
لە ستۆدیۆ ژێرخان ئامادەن زۆر بەخێر بێن کاکتۆ زۆر بەخێر بێن پێم خۆشیان کاکتۆر شێکۆ لە بەڕستانەوە دەست پێ بکەم خۆتان نەزانن دوای 19 ئاب پەسی پاشکەوتی موچە هاتە ئاراوە هاوکات پەرلەمانی فریشیا هیچ چاودێرێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەما ئەوەی کە تۆ ئەیبینی لە ڕووی ئابوووریەوە کە بەسەر پەرلەمان و بەسەر کۆی کای سیاسەکانی هەرێمی کوردستان هات هەڵسەنگانت بۆیان چییە؟ بەڵێ سڵاو لە بینەران لە ڕاستیە ئەم ساڵ ئەمڕۆ باڵێن 2 ساڵ تێپەڕێ بەسەر 12 ئاب و دواتریش کە لە دوای 12 ئابەوە کە وردەوردا ئەو ململایەنە سیاسیانە لە هەرێمی کوردستانە تون بوونەوە تا ئەو کاتێک کە 12 ئۆکتۆبەرە پەرلەمانی کوردستان بە بەرایشی حیزبی پەخرات مایان بڵێن جۆرێک لە کوردێتا کرا بەسەر پەرلەمانی کوردستانە ئەگەر بگەڕێمەوە بۆ پێش ئەو مێژوەش لە ڕاستیە هیچێک لە با بڵێن کەم کورتیە هەرە دیارەکانی ئەم کابینەیە کە لە ڕاستیە ئێستا بۆ خۆی بۆچوونی من زاراوی حکوومەتیش لەژێر پرسیارایە چکە لایانی کەم نەئەتوانێ ژیانی خەڵک لایانی کەمی دابینکە ناتوانێت خزمەت گوزارە سەرەتاییەکان بگەێنێ و لە ڕاستیە مەسەلەی ئەمن و ئاسایشیش ئەبینین لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکایە و حکوومەتیش ئەمە ئەرکە با بڵێن سەرەتاییەکانێتی بۆیە پێش پەخستنی پەرلەمانی کوردستانی ژواتە پێش 12 ئۆکتۆبەریش ئەم کابینە یەشتەمە یەکێک لە خاڵە هەرە خراپەکانی و ئەتوانم بڵێم سیما هەرە دیارەکانی شخص خواردنەکەی ئەوە بوو کە ئامادە نەبوو و پرۆژە یاسای بوجە هیچ ساڵە بنێرە بۆ پەرلەمانی کوردستان چ لە سەرەتاکانیە و چ لە دوای 12 ئۆکتۆبەری شەو کە پەخراوە هەر حکوومەتێکیش ئاشکرایە کە پرۆژە یاسای بوجەی نەبێ بەمانە نازانی تۆ داهاتەکەی چەندێکە و خەرجەکەی چۆنە و چۆن سەرف کراوە و چاودێری لەسەر نییە ئەمە دەرگاکاتەوە بۆ بەهەدەردان بۆ گەندەڵی بۆ زاڵبوونی میزاجی شخصی بۆیە ئەمە یەکێکە لەو نقطانەی کە باڵێن لە مێژووی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لەسەر کابینەکان تۆمارەکرێ بە تایبەتی لەسەر ئەم کابینەی هەشتەمە دواتریش ئەگەر لە دوای 12 ئۆکتۆبەر و پەخستنی پەرلەمانی کوردستانەوە سەیریکەی ئەوە ئابینی بە تەواوەتی ئەم دەسەڵاتی جێبەجێکردن بابن دەستکراوە بووە لەبەرەوەی هیچ ڕقابەیەکی لەسەر نییە هیچ با بڵێن چاودێریەکی بە معنای کەلیمە تابەتی چاودێری پەرلەمانی لەسەر نییە بۆیە لە دوای 12 ئۆکتۆبەریشەوە کۆمەڵە بڕیاریان دەرکردووە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئەنجومەنی وەزیران و لەژێر ناوی با بڵێن زۆرکردنی داهات و کەمکردنەوەی خەرجی بەڵام بە چه تەریقەیەک بەو تەریقەیە کە هەمووی لەسەر ژیانی هاوڵاتیان بێ بە نزیکەی 34 بڕیاریان دەرکردووە لەو 34 بڕیارە تقریبا 14یان خستۆتە بواری جێبەجێکردنەوە بە گشتی ئەمانن کە لە زەرری خەڵکی هەرێمی کوردستانن لە دیارترینیان مەسەلەی بڕیاری 64 کە لە 2016 بە ناوی پاشەکەوتەوە دراوە کە لە ڕاستیە هیچ بنەمایەکی یاسایی نییە و ئێمە ناومان ناوە ستەمی پاشەکەوت. کاکتۆر زۆر باشە پێی وایە ئەم قەیرانابووری بەتایبەتی لە دوای 19 بۆ باسەکرێ باشە کە پەرلەمان پەخرا و جۆر لە پاشکەوتی ئەمانە پەیوەندی تاچن بە ڕۆژی 19 ئاب و قەیرانە سیاسیەوە هەبوو کە لە هەرێمی کوردستان هەبوو لە ڕاستیە ڕۆژی 19 ئاب کۆبوونەوەیکی ئاسایی پەرلەمانی کوردستان بۆ لە مێژووی پەرلەمانی کوردستانە لە مێژووی پەرلەمانی هەموو جیهانیشە ئەشە جاری وا هەیە نیسابی کۆبوونەوە تەواو نابێ یعنی هەر سیاسیەک لە هەرێمی کوردستانە بیەوێت ئۆباڵی شکستی حکومڕانی بخاتە وەقەیرانی دروستکراوی دارایی و سیاسی بخاتە ئەستۆی کۆبوونەوەی 19 ئاب لە ڕاستیە ئەوە زۆر کورتبینی سیاسیە و کەسێکە بەمانای کەلیمات توانم بڵێم نایەوێت بچێتە ژێرباری ڕاستەکان وایەوێت پەرلەمان و کۆبوونەوەی 19 ئاب بکا بە عەلاقەیەک و هەچی کەم و کورتی خۆیان و وەشکستی سیاسەتی خۆیانی پیا هەڵواسن ئەومانە زانینە دوای 19 ئابەوە ئەو حیزبانە بە تایبەتی ئەو 5 حیزبە حدودی 9 کۆبوونەوەیان کرد بەڵام نەیانتوانی بگەنە هیچ چارەسەرێک و پێشتریش ئەمەی کە هەیە دەرەنجامی ئەو چەند ساڵەی ڕابردووی حکومڕانیە بۆیە هەر کەسێک هەر سیاسیەک لە ڕاستیە بیەوێت هەموو ئەوانە هەڵواسێ بە عەلاقەی 19 ئابە ئەوە خۆی لە ئەسلی ڕووداوەکان جێلەکە و ئەوێت ڕاستەکان بشارێتەوە ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە نەبوونی پلانێکی وردە بۆ بەڕێوەبردنی وڵات و نەبوونی پلانێکی تۆکمەیە بۆ ئیدارەدانی داهاتەکان لە هەرێمی کوردستانە و با بڵێن چۆن تۆ ئیسیفادە لە هەموو ئەو داهاتاناکەی لە هەرێمی کوردستانە بۆی کە بتوانین خزمەتی خەڵکیکا بەکاری باشە پێم خۆشە کاکتۆ زۆر بەخێر بێت دووبارە دانی پێم خۆشە خوێندنەوەی تۆ بۆ دۆخی ئابووری ئێستای هەرێمی کوردستان لە دوای 19 ئاب و لە ماوەی ئەم 2 ساڵەیە سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی بەڕاست لە ڕاستیە ئەم حاڵەتێکەوە لە هەرێمی کوردستان ئەگوزارێ
بریتە لە درێژکراوەی حاڵەتێک کە سیستمی ئابووری بنیادی ئابووری دروستی کردووە و سیستمی حکومڕانیش یەکێکە لەو بنیادە سیاسیە خراپی کەوا لە هەرێمی کوردستانە هەیە چاوەڕانی شتی خراپی لێکرێ کەواتە بەهۆی سیستمی حکومڕانیەوە کە خۆی کردو بە بڵین دەمڕاستی هەموو شتەکان یعنی لە جیاتی پەرلەمان ئیشەکە لە جیاتی دەسەڵاتی ئەعلام ئیشەکە لە جیاتی دەسەڵاتی تەنفیزی ئیشەکە کەواتە خۆی یعنی بۆتە سڵتەیەکی مرکزی هەموو سڵتەکانی تری وێران کردووە لەبەرەوە یعنی شتێکی ئاساییە قەراری وا دەرکات کە لە دەرەوەی یاسایە وەکو چۆن کاک دکتۆر شێکۆش باسی کرد کە ممکن نییە یعنی ئەم جۆرە بڕیارە بچێتە چوارچێوەی یاسا یعنی پێشێلکردنی یاسایە بەڵام کاکتۆر زۆر جار ئێستا حکوومەت هێرەمی زۆر جەختەکانی سەرۆکاتی حکوومەت کاک چوشێکۆ بە دڵنیایەوە ئاگدارە ئاڵێن ئەم سیستەمە بانکی ناوەندی ینی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی ینی سەرپەرشتیەکە شتیوانە بۆ چونکە لە ڕاستیە ممکن نییە بانکی نێودەوڵەتی یاخو سندوقی نەختی جیهانی مامەڵە لەگەڵ هەرێمەکانە بکە چونکە ئەم دامەزراونە دامەزراوی ئابووری جیهانی لە دوای شەڕی جیهانی دووەمەوە دامەزراوە ئەندامەکان تایە یعنی وڵاتی سربەخۆی خاوەن سیادن هەرێمی کوردستان هەرێمەکە لە چوارچێوەی عێراقا کەواتە ممکن نییە بانکی نێودەوڵەتی یاخو سندوقی نەختی جیهانی مامەڵە لەگەڵ وڵاتێکا بکە کە ئەندام نیەتیایە یعنی سندوقی نەختی جیهانی یعنی بریتە لەو منەظەمە جیهانی کەوا یعنی هەر دەوڵەتێکی سربەخۆ ئەندامەتیە و لە ڕێگەی ینی مەجلسی محافزینەوە یعنی بڕیارەکان دەرەکات و یعنی وڵاتەکان تۆچی زۆر بەکار ساتانی کاک تۆ جەناب پرۆفیسۆری لە بواری ئابووریە ینی شارزاکی تەواو هەیە لە چەندی بەرنامەی تەلەڤیزیۆن شیکردنەوەی ئابووری زۆر بەهێزەکەی چ نقطەیەک سەرنجی تۆ ڕائکێشێ کە ئەتێ بڵێ ئەمە کارە ساتە بەسەر لە دوای نۆزدەی ئابەوە بەسەر هەرێمی کوردستان هاتووە لە ڕووی اقتصادیەوە من ئەڵێم یعنی لەبەرەوەی یعنی ئێمە وڵاتێکی نادامەزراوەییمان هەیە مؤسساتی ڕاستەقینمان نییە ینی پەرلەمان یعنی ئەوە حاڵەتەکەی لێ هاتووە حکوومەتیش یعنی شتێکی شەرعی نییە و حکوومەتی ڕاستەقینە نییە چونکە حکوومەتی ڕاستەقینە لە ڕاستیە بڵین ڕێکخراوێکی گشتیە مؤسسەیەکی گشتیە بێ بۆ سالیحی عام ئیش بکات یعنی ئەو خەڵکانی کەوا ئیشەکەن لە چوارچێوەی حکوومەتە یعنی پۆستیان هەیە ئەوە وەزیفەی گشتیان هەیە وەزیفەی گشتی ئەبێ بۆ بەرژەوەندی گشتی ئیش بکە بەڵام ئەمانی کەوا خوان ناوناوە حکوومەت لە ڕاستە دەسەڵاتێکی سوڵتەوین یعنی خوان سەپاندۆ لە ڕاستیە و ممارەسەی ئەو وەزیفەیەکەن کە یعنی ئیشی خۆیان نییە چونکە ئەوەی ئیش بکات لە چوارچێوەی حکوومەتە ئەبێت یعنی وەزیفەیەکی گشتی بینێ خۆی داماڵێ لە هەموو بەرژەوەندیەکی تایبەت بەڵام ئێمە سێرەکەین ئەوانەی کەوا حکوومەتە بن بڕێەوە یعنی بازرگانن بۆ مەسلحەتی بازرگانی خوانیشەکەن و بۆ بەرژەوەندی گشتی ئیش ناکەن لەبەرەوە چاوەڕێنیان حاڵاتی لێکەشم بە کورتی دوای ئێستا استثمارێکەیان لە استثماری عالەمی هەیە بۆ نمونە ئەڵێن ترامپ یانی ئێستا بۆ دەسەڵاتەکانی مانی شەرق زۆر ئەمە بەکاڵێن ترامپ بازرگانە و دەسەڵاتە بابڕێەوە یعنی زۆر جا خۆچواندر هەیە لە نێوان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە ترامپ ئایا ئەکرێم خۆچوان نەبێ ممکن نییە چونکە ترامپ لە چوارچەوەی دەوڵەتێکی مؤسساتی ئایشەکە یعنی ئێمە تەجربەمان هەیە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکوڵەیەکی یەک تۆس پێی خواردانێ یعنی گەورەترین سزایە درێ یعنی نمونێکی وەڵام ترامپ دەوڵەمەند بووە اینجا ڕۆژتۆتە کاری سیاسی کردووە ینی ترامپ پێشەوەی بێ بە ڕێیسی ئەمریکا هەمان نەزانین چه بازرگانێکی بەهێز بووە و سەرمایەکەی چۆن بووە و چی کردووە ئەوە نەبیە بڵێ لە سیاست تا دەوڵەمەند بوو ینی پێچەوانەکەی هەرێمی کوردستان ئەوەیە ئەمانە لە ڕێی سیاستەوە دەوڵەمەند بوون ینی کامە لەوانەی کە ئێستا لە ترۆپچی حکومڕانی کوردیایە چ لە حکوومەتەکە چ لە دەرەوەی حکوومەتەکە چ لە ئەو دوو حیزبەی کە 26 ساڵ ئەم وڵاتابن بەڕێوە وەرە بزانم پێشەوەی کە بڕۆنە ناو سیاستەوە چیان هەبووە و ئێستا چیان کاک تۆ بەدڵنیایەت و پەرلەمانتاری زانیاری هەیە ئایا سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی سەرپەرشتیان پرۆسانی حکوومەتی هەرێمی کوردستانەکە لە ڕاستیە ئەمان هەموو شتەکان ینی لەژێر ئەو ینی علاساس لەژێر نەرێکایکەن کە ئەمان زۆر بەستراونەوە بەو مؤسساتە عالەمیانەوە ینی بۆ نمونە ماوەی باسیێوان نەکرد ئێمە دیلۆتمان هێناوە بۆ شەفافێتی نەوت
ئادەی با بزانم لە دوای ساڵێک و قسوور دیلۆت چی کرد لە هەرێمی کوردستانە کامەیە ئەو هەنگاوانەی شەفافیەتی نەوت لە دوای هاتین دیلۆتەوە بۆ هەرێمی کوردستان ئەمەی تریش وەکو کاکتۆریش باسی کرد ئەوانە مامەڵە نایە لەگەڵ تاکتاکی هەرێمەکانە بکەن ڕەنگە بۆ نمونە ئەوان ئاماژگاری ئەویان کرد بێتن ڕەنگە بۆ نمونە با بڵێن کەرتێکی حکومی بچووکتان هەبێ بەڵام لە تەنیشتەوە کەرتێکی تایبەت لەسەر بنەمای یاسا هەنی بۆ نمونە لە هەرێمی کوردستانە با بڵێن ئەشێت حکومەتێکی بچووکراوە هەبێت لەمەی ئێستاکە هەیە ئەنی هیچ پێویست ناکە بۆ نمە 22 وەزارەتی هەبێت یاخود 19 وەزارەتی هەبێت لە هەرێمێکی 4-5 ملیۆن کەسیە بەڵام لە تەنیش ئەمانەوە هیچ کاتێک هیچ مؤسسەیەکی عالەمی نایە بڵێت تۆ وەرە سیاسەتی برسیکردن لەگەڵ میلەتەکەی خۆتا بەکاربێنە سیاسەتی برسیکردن حکومەتی هەرێمی کوردستان نایناو سیاسەتی پاشەکەوت و زۆر جار جێگەی سەرۆکی حکومەت سەرۆکی حکومەت زۆر باڵی ئەم سیستەمای هادن ئەڵێ ئەمە بووەتە بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان یعنی ئەم پێچەوانەی ڕێک بۆ جنۆکانی بەڕێستان لە ڕاستیە مەسەلەی کوردی هێڵە کەس بە دۆخۆی ناڵە پرشە ئەوەی کە سەرۆکی حکومەت و جێگەکەی باسیەکەن تەنها خۆلادانە لە ڕاستیەکان و نایانێ ڕاستیەکان بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن و ئەجینا هیچ کاتێک نەبووە تۆ لەسەر ژیانی خەڵک بڵێ وەڵام من داهات زۆرەکەم ئەمانە ئەگەر بەڕاستیانە ئەگەر بە معنای کەلیمە دەوڵەتداریەکەن ئەگەر بە معنای کەلیمە لە سیستەمێکی ئابووری پێشکەوتوو گەشتون لە هەرێمی کوردستانە دەتوانیت بە حکمی ئەو هەوایەکی جۆراوجۆر زەوی بە پیت داهاتی نەوت کانزای جۆراوجۆر دەستی کار هەموو ئەمانە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر بە ئاسانی تۆ دەتوانی داهاتێکی زۆر باش لە هەرێمی کوردستانە کەڵەکە بکەی بە مەرجێک بزانی چۆن مامەڵاکی و چۆن پلاندانی نەبووە لە جیهانە تۆ بی موچەی خەڵک ببڕی نەسرەی فەرمانەکان کەم بکەیتەوە با بڵێن نەسرەی خوێندنگا و زانکۆ و هەموو ئەم شۆرانەی تر کەم بکەیتەوە نەخۆشخانەکان نەسرەی با بڵێن ئەو پارەی کە پێویستە بۆیان دابینکەی بۆیان دابینەکەی لە تەنیشت ئەمەوە شانازی بەوە بکەی بڵێ وەڵام من داهاتم زیادکردووە داهات زیادکردن بەوە ئەبێ کە تۆ چۆن بتوانانی بۆ نمونە هەناردە بنێتە دەرەوە کشتوکاڵ پێشخەی کەرتی گەشت و گوزار پێشخەی ژێرخانی ئابووری تۆکمە یاخود بامەعایەتی ئابوورێکی فرەڕەهەند و فرەسەرچاوە دروستکەیتوانە نەک بەوەی بێت تۆ مەعاشی خەڵک بە نایاسایی ببڕی یعنی بەمە بڵێ وەڵام من داهاتم زۆر کردووە زانیاریتان هەیە لەسەر حکوومەتی هەرێمستان داهات و قەرجی چەنە جا من ویستم ئەوە بڵم من لێرەوە بە تەحەداوە ئێڵێم ئێستاکە لە 2014 داهات زۆرتر لە هەرێمی کوردستانە چۆن هەر ئەو قسانەی کە لە ماوەی ڕابردووە خۆیان کردیان چ لە بەریتانیا چ لەو ئەغدەنەوتی کە لەگەڵ ڕوسنەفتا کردویانە ئەڵەن ئێمە ئێستاکە ڕۆژی 700,000 بەرمیل نەوتە نێرینە دەرەوە و ئەم 700,000 لەگەڵ ڕوسنەفتا وا ڕێکەوتون کە یەکێک لە خاڵەکانی ئەو ڕێکەوتنە ناشەفافە گوماناویەی کە کردویانە بریتە لەوەی کە لە کۆتایی ئەم ساڵا بیگەێنە ڕۆژی 1 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا گریمان ئەو 700,000 خۆیان ڕاستە باشە هەر ئەو 700,000 ئەگەر با بڵێن ئەڵێن نەوتی هەرێمی کوردستان گوایە $10 کەمترە لە نەوتی بازاڕەکانی جیهان عەدەدی نەوت ئێستاکە لە 50 بەرەو ژوورە با بڵێن ئەمان ئەدەن بە $10 باشە هەر 700,000 فی $10 هەر ئەمە ئەکاتە $740 ملیۆن بە نزیکەی داهاتی ناوخۆ لە نێوان $150 ملیۆن بۆ بەرەو ژوورایە تۆ بڵێ $150 ملیۆن ئەمە تقریبا $1 ئەی نەوتی تەنکەر ئەی مشتەقات ئەی ئەو هەموو باج و ڕسوماتەی کە لەسەر خەڵکی هەرێمی کوردستانیان زیادکردووەکەەوە با بڵێن چێتەوە زمانی داهاتی ناوخۆ یعنی گریمان $1 دەسانەکەوێت کە من دڵنیام زیاتریان دەسەکەوێت کار بوو ینی بەڕێز پەرلەمانتارێکی بەڕێز سەرۆکی لیژنەی سامان سوژان لەم شوێنی بەڕستان وەستا بوو باسیەوە کرد وەزیری سامان سروشتەکان لە کۆنفرانسی نەوت و غاز باسیەوە کرد لە داهاتی نەوت $1 ملیار مان دەسەکەوێت بەس با بڵین ئەوە ئەترافی خۆیان کە من زۆر بە کەمیشەوە خاترم گرتن بڕۆ کەواتە $100 ملیار نەسەکەی با بڵێن $1
100 ملیۆن دلار دەسەکەوێت هەموو موچە ناگاتە 430 ملیۆن دلار حدودی 415 ملیۆن دلارە ئەم ڕوبع موچەیە ئەم ستەمی پاشەکەوتە کە ئێستادان بە خەڵکی هەرێمی کوردستان 400 و با بڵین 30 ملیۆن دلار بۆ ئەم ڕوبع موچەیە دانێ ئەوی دیەچێ بۆ شوێ با بڵین 50 ملیۆن دلاریش بۆ بودجەی تەشغیلی دانێ کە ئێستاکە هەر قوڕیان کردووە بەسەر داوایەکان هەر هیچیان نادەنێ ئەم پارێتی لەچێ بۆ کوێ وە چی لێیە وە چۆن سەرفەکرێ ئەچێتە گیرفانی کێوە ئەمە هەمووی ئامانجی پەخستنی پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە ئاوا دەسەڵاتێکی با بڵین جەردەیی دروست بێ بەبێ چاودێتی زۆر باش کاکتۆر بە فعلی ئێستا لاسەنگی هەیە لە نێوان داهاتی خەڵکو و ئەو باجانی کە حکوومەت لەسەری داناوە تو خوێنەوەت بۆ ئەمە چییە؟ ئەمە لە ئابووریاڵین یعنی حاڵەتێک هەیە بۆ سەپاندنی باج پێوترێت توانای پێدانی باج یعنی ئەگەر یەکێک توانای پێدانی باجی نەبێن ناتوانێت باجەکان یعنی بدات و ئەمە بێتە هۆکاری ئەوەی کەەوە حەسیلی زەریبیش لە وڵاتە کەم بێتەوە شکای مەسا زانین زۆر کەس هەیە یعنی جارن مامەڵەیە کرد بۆ فڕۆشتنی شتێک یعنی مەسەن باجی پێ بدایسا یعنی مەسەن حیلەیەکە دۆزێتەوە بۆ ئەوی کەەوە ئەو مامەڵێ لە دەرەوەی مامەڵە ڕسمەکان بکات لەبەرەوە یعنی حەسیرە زەریبەکەی حکوومەتیش لەوانە بێتە خوارەوە ینی لەهۆیەوە بەهۆی ئەو مەقدیرە زەریبەکەەوە کەم بۆتەوە لە هەرێمی کوردستان لە هەمان کاتیشا یعنی ئێمە حاڵەتێکە لە چەوساندنەوە یعنی تۆ ئەگەر داهاتێک کەم بێت و باش لەسەر زۆر بێت ئەوەی ئەمێنێتەوە و کۆڵێ ئەو لە ئابووری پێڵێن ئەو دەخلیکەوە بتوانیت تۆ تیا سەرفکەیت کەمە بێتەوە یعنی تواناکانی بژێوی دابەزێت ئەمە لە ڕاستیە جۆرێکە لە چاوساندنەوەی خەڵکیەوە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت بەڵام حکوومەت دەڵێ بەم شێوەیە داهاتی ناوخۆ زیادەکە ئەوە داهاتی ناوخۆ یعنی خۆی زۆرە لە ڕاستیاوە زۆریشی کردووە لە ڕێگەی نادنە دەرەوەی نەوت بە شێوەیەکی قاچاق ئەمە ئەکاتە ئەوەی کەەوە داهات زۆر بێ بەڵام نەبێتە داهاتی گشتی یعنی بە دلیلی ئەوەی کەەوە کاتێک کە یاسای بودجەی گشتی لە حکوومەتی فیدرالی عێراقیات دەرچوو پارێکی زۆر ئەڕژای هەرێمی کوردستانەوە بەڵام تەمە لە چوارچێوەی یعنی چاودێری حکوومەتی فیدرالی عێراق و پەرلەمانی عێراق ئەمان قبوڵیان نەکرد معنای ئەو پارەیە کەوا دەستیانەکەی زۆرترە لەبەر ئەوە بوو ئەو پارەیەکە قوبوڵ ناکرێت کە لە بەغاوە بێت بەڵام چییە ئەوەیە پارەیەکی زۆر دەسەکەوێت داهاتە بەڵام نابێتە داهاتی گشتیە بێتە داهاتی ئەو خەڵکانیکەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت ئەم جارش بوون مەسوود بارزانانی لە دیداری ینی مامۆستانی ینی جەختی لێکردو تێبێ مەسواسی حکوومەتی هەرێمی کوردستان کەی کەلام قەیرانەیە کاتێکا بودجە و موچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕا ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی وەستا جامە یعنی بڵین وکۆڵە حاڵەتێکی ناچارێکە خەڵک تووشی بۆ چی بکات یعنی مەسەن کە پاری ببڕێت و یعنی کە پاری نبێت یعنی لە ڕاستی ئەمە وەکوتم هەر ئەو چاوسانەیەکەوە ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتەیە بەڵام نەکرێت تۆر شێرکەوە ببوورەکە تۆر ینی حکوومەتەکە ئینهیار بکات ینی خۆ ئەگەری شێوە حکوومەتەکە ئینهیار بکات ینی لە ڕاستیە ئەو قسەی کە بارزانی کردوێتی ینی قسەیەکە تەنها بۆ ڕازیکردنی ڕەنگە خۆی بێت تەنها خۆی باوەڕێت پێ بکات و چەند کەسێکی تر کە با بڵێن تەیدی ئەو سیاسەت تاکەن کەسە لە هەرێمی کوردستانە هەیە ئەجینا لەکوێی دنیا بووە تۆ لە دوای 26 ساڵ حکومڕانی نەتوانی با بڵین بەستێترین شت کە لایانی کەمی داهاتە بیدەی بە خەڵک ئەمە لە سەرباری ئەوەی کە وەکووتمان ئەم هەموو داهاتە زۆری لە هەرێمی کوردستانە هەیە نقطەیەکتر ئەوەیە لە ڕاستیە ئەمان کە وەختی ئەم بابەتیان هێنایە ئاراوە نەوت حدودی 23 دلار و 25 دلار بوو ئێستا گەشتۆتە 52-53 باشە ئەمە تاکەی هەر خودی بڕیارە نایاساییەکەش کە بڕیاری 64 لە خاڵی پێنجەمی ئاڵێ مانگانە ئێمە پیاچوونەوەکەین ئەی بۆ نایکەن کەواتە ئەمانە لە ڕاستیە نایەنەوێ مەبەستیان نییە و بە معنای کەلیمە سیاسەتی برسیکردن بەکارێنن بە تایبەتیش لە دوای ئەتوانم بڵێم 23 حوزەیرانەوە ئەم بابەتە دەستی پێ کردووە و لە ڕاستیە طبیعیشە یعنی لە عالەمە حکوومەت دەیان جار هەڵوەشاوەتەوە و دروست کراوە و ئەمە خۆ ئاخری دنیا نییە کابینە با بڵین لەسەر بنەمای بەرنامەیەک دروستە بێ و عەقدێکە لە نێوان با بڵین خەڵک و ئەو حیزبانەی کاچنە سوڵتەکەەوە وەختی نەیتوانی بەرامبەر هاویشتیوانەکانی ڕازگۆ بێ و نەیتوانی ژیانیان دەرمێنکە حەقی خۆیەتی هەڵوەشێتەوە کابینەیەکی نە دروست کرێت ئێوە لە پەرلەمانی بتاندنگتان بەم کابینەیەدا بەڵێ ئایا کابینەیە کە کارنامەکەی خوێندەوە سەرۆکی حکوومەت هەستەکەی کارنامەکەی
لە سەدا چەند جێبەجێ کردووە؟ لە ڕاستیا جارە مەرج نییە هەموو با بڵین هەموو پەرلەمانتارەکان دەنگیان دابێ و مەرج نییە هەموو وەزیرەکان وەک یەک دەنگیان نابێت لە با بڵین کاتی 18 2014 لە ڕاستیە ئەو کابینەی کە ئەوان خوێندیانەوە ئین ئەو ببوورە ئەو کارنامەی کە ئەوان خوێندانەوە ئەم کابینەیە یعنی لە شکڵی وتارێکا بوو ئەتوانم بڵێم هیچی جێبەجێ نەکراوە سادەترین شت ئەمانە ناوێن حکوومەتی هاوڵاتی ئایا بە فعلی ئەمەی ئێستاکە لە هەرێمی کوردستانە هەیە حکوومەتی هاوڵاتیە یا حکوومەتی حیزبە وەنا حیزبیشە حکوومەتی گروپێک بازرگانی سیاسیە وەجگە لەوەی مەسەلا بۆ نمونە ئایا بۆ پەروەردە چیان کردووە ئایا بۆ خوێندنی باڵا چیان کردووە ئایا بۆ تەندروستی چیان کردووە نەک هەر هیچ نەکراوە بە پێچەوانەوە ئەوەشی کە پێشتر هەبوو ئێستا لە لێواری داڕمانایە کاتم ئەوە نەماوە پێم خۆشە پێشی بڕۆمە لای بەڕێز پرۆفیسۆر پرسیاری ئەوە لێ بکەم یان هیچ زانیارێک هەیە لەسەر دەستکارکردنی سیستەمی موچەوە لە ڕاستیە ئەوەی کە گوێمان لێ ئەبێت و ئەوەی کە بەدواداچوونمان کردووە بەحساب بەنیازن سیستەمێکی نوێی موچە لە هەرێمی کوردستانە بێنەکایەوە و بیهێنن لە کاتی ئیشکردنەوەی پەرلەمانی کوردستانە بکرێت دەنگی لەسەر بدرێەوە بێ بە یاسایەکی نوێ لە هەرێمی کوردستانە ئەوەی کە باس کراوە ئەوەی کە ئەو زانیانەی کە باسیەکەن ئەمان خۆیان ئەڵەن ئێمە هەرگیز بەنیاز نین جارێک تر بچینەوە سەر ئەو سیستەمەی موچەی کە لە ڕابردووە هەبووە واتە پێش بڕیاری 64 بەنیازن ینی گوایە ئەوەی کە ئەوان باسیەکەن موچەی بنەڕەتی و دەرماڵەی بڕوانامە و ژن و منداڵ و هەندێک لە دەرماڵە جێگیرەکان ئەمەی کە ئەوان باسیەکەن کە خۆیان سەر لە میدیاکانەوە کردوانە ئێمەش هەندێک جار لە ڕێگەی بەداچوونەکانەوە لە کەسێک لە کەسەکانی ئەوان دەستمان کەوتۆ چکە خۆتە زانی خۆ ئێستا پەرلەمانی کوردستان کودەتای بەسەراکراوە پەخراوە تۆ ناتوانانی کابینەکە کۆبوونەوە ناکات تا کابینەکە بانکەیت و محاسبەی لەگەڵا بکەیت و یاخود پێی بڵێ وەرە چییە بەڵام ئەوەی کە ئەوان لە ڕاستیات درکاندویانە بەتەمان سیستەمێکی نوێی موچە لە هەرێمی کوردستانە جێگیر بکەن. کورتی کۆمنتە چییە لە سایە سیستەمێکی باشە یان خراپ؟ لە ڕاستیە من بەش بە حاڵی خۆم تا نەیبینم ناتوانم هیچ قەزاوەتێکی لەسەرکەم من نتوانم ئەوە بڵێم ئەگەر لە هەرێمی کوردستانە حکوومەتێکی باش هەبێ و لەژێر چاودێریە بێ و پلان هەبێ لە ڕاستیە داهاتی هەرێمی کوردستان ئەوەندە زۆرە دەتواندێت خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر شەرەفمەندانە بە شێوەیەکی زۆر با بڵێن ڕەفاهیاتانە بژی نەک لەوەی ئێستاکە سیاسەتی مەمرە و مەژی پێڕەوکە و من ئەمەوێت لێرە شەو دواقسەم ئەوە بێ لە ڕاستیە پێویستە ینی کەی سەخسە لە سەداواکە پەرلەمانی کوردستان دەست بەیشەکانی بکاتەوە یەکەم ئیش ئەبێ هەڵەشانەوەی بڕیاری 64 پاشەکەوت و گێڕانەوەی یاخود ناچارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێگەر زاراوەی حکوومەت ڕاست بێ بۆی ناچارکردنی بێ بۆی کە بڕیاری دەرچێ هەموو ئەو پاشەکەوتانە ببێت بە قەرزێک لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لە ئایندا بیدەنەوە بە موچەخۆران و فەرمانبەران. پێم خۆشە دواقسە بۆ بەڕێسامێک بەڕێز پرۆفیسۆر تۆ کۆمنتت چیە لەسەر و سیستەمی کە باسەکرێت کە گومان ئەکرێ ئەم سیستەمە لە مانگی نوێ جێبەجێ بکرێت ئەچۆن بێ ینی سیستەمێکی خراپە بێ بۆ چکە یعنی مەسەرەن ئەو دەخل و داهاتی کەواهی خەڵکە و استحقاقی خەڵکیە و یعنی بەپێی دەستوری عێراقی پێدراوە لای تریشەوە بێ شتێکی نادەستوری بەپێی دەستوری عێراقی ئەمە ئەگەر سەیری دەستوری عێراقی کەین دەستوری عێراقیڵێ هەموو سیاسەتە داراییەکان دەسەڵاتی حەسری دەوڵەتی عێراقە مادام یعنی دەستور وا ئەڵێت کەواتە هەر شتێ بکرێت بەرامبەر فەرمانبەران و بۆ بڕینی موچەکان کەمکردنی موچەکان ئەبێتە شتێکی نایاسایی لە چارچەوەی دەوڵەتی عێراق. سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف ئابووریناز و بەڕێز دکتۆر شێرکۆ حەمەمین پەرلەمانتاری کوردستان لە بەرنامەی ژێرخان ئامادە بوون. سپاس بۆ ئامادەبوون تا سپاس. دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە. نرخی دۆلار ئەم هەفتەیەش لە 126,000 واتە لە دەوروبەری 126,000 مایەوە و هیچ گۆڕانکاریێکی گەورەی بخۆیەوە نەبینی هەرچەند لە کاتێکدا بانکی مرکزیش بەڕێژێکی گیر نرخی دۆلاری خستە ڕوو. نرخی دۆلار ڕۆژی شەمە لەکردنەوەدا 126,250 بووە. ڕۆژی یەکشەمە نرخی دۆلار 100 دۆلاری ئەمریکی یەکسان بوو با 126,250 واتە بەجێگیری ماوەتەوە. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی 160,422,594
دۆلار بووە. ڕۆژی دووشەممە نرخی دۆلار لەکردنەوەدا 126,250 بۆ بەجێگیری دووبارە ماوەتەوە. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلار 160,473,474 دۆلار بووە. ئەچینە ڕۆژی سێشەممە. بەڵام ڕۆژی سێشەممە نرخی دۆلار کەمی کردووە تا 100 دۆلاری ئەمریکی یەکسان بۆ بە 126,100 دینار. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلار 159,739 دۆلار بە. ڕۆژی چوارشەممە لەکردنەوەدا نرخی 100 دۆلاری ئەمریکی 126,350 دینار بۆ. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بۆ 1 دۆلار. خستنە ڕووی دۆلار ڕۆژی چوارشەممە لەلایەن بانکی ناوەندی عراقی و 160,532,689 دۆلار بووە. ئاچینە کۆتایی هەفتە و ڕۆژی پێنجشەممە. ڕۆژی پێنجشەممە لەکردنەوەدا نرخی بانکی ناوەندی و ڕانکاریکی کەمی بەسەرهاتووە کە کاتە 126,150 دینار واتە 100 دۆلاری ئەمریکی با 126,150 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلاری 163,359,997 دۆلار ماوەتەوە. ئەمە دەرخستەی هەفتەی نرخی دۆلار. بەڵە بەڕێزان پێشبینیەکان لەبارەی یەدەگی نەختینەی عراقەوە پێشبینیەکان زۆر خراپن. هەرچەندە بانکی ناوەندی زۆر جەخت لەسەرەوە کاتەوە کە یەدەگی نەختی بۆ ساڵی 2020 گەورەترین ئالتە بڕێ، بەڵام لە هەمان کاتیژا قەرزەکانی عراق یەکێکن لەو کێشانی ڕوبەڕووی ئابووری عراق بوونەتەوە. ئێمە کۆمەڵێک زانیاری و هاوکات پێشبینیمان لەبارەی یەدەگی دراوی عراقەوە ئامادە کردووە. کۆبەرهەمی خۆماڵی عراق GDP 174 میلیارد دۆلار. یەدەگی نەقدی عراق ساڵی 2013 78 میلیارد دۆلار بوو واتە پێش هاتنی داعش. بەڵام هاتنی داعش گورزێکی خراپی لێدەگی نەقدی عراق داوە لە ساڵی 2014 گەێنراوەتە 45 میلیارد دۆلار. واتە دابەزینی ئاستی یەدەگی نەقدی لە 150 بۆ بە جۆرێک لە 150 یەدەگی نەقدی عراق دابەزیوە. کامەژ مەترسی گەورەی لەسەر عراق دروست کردو بە جۆرێک باسیەوەکرا عراق لەسەر ڕێگای ئیفلاس بوونە. بەڵێ عراق ڕێگایەک بەرەو ئیفلاس کۆی پارەی دەست بەسەرکرا و لەلایەن داعشەوەواتە دوای ساڵی 2014 داعش کۆمەڵی پارەی عراقی دەست بەسەرکرد لە ڕێگەی کۆمەڵێک بانکەوە کە هەبوون بە شێوکی کتوپڕ ئەو پارانەی دەستکەوت کە بەهاکەیان بە 1 تریلیۆن دینار بواتە ئەو پارەی بە نەختی بە دۆلار و دینار عراق دەستی کەوت ببورن داعش دەستی کەوت 1 تریلیۆن دینار بوو کە لەم بانکانەیە بەگشتی کە گرنگترینیان دەستیان کەوت و داگیرکردنی 41 لقی بانکی لە مووسڵ و دەوروبەری و ئەوکات گرتنی لقی بانکی نێودەوڵەتی لقی بانکی عراقی لە مووسڵ و بانکی ڕاپیدەین 41 لقی دەستی بەسەرداگیرا. بانکی ڕەشید 7 لقی، بانکی مووسڵ 12 لقی دەستی بەسەرداگیرا. پارەی دەست بەسەرکراو بە دینار عراق ئەوەی کە داعش لەو بانکانە یعنی دەستی بەسەراگرت 856.5 میلیارد دینار بوو. ئەمما یەدەگی دۆلار ئەوەی کە عراق واتە لەو بانقانەی کە داعش دەستی بەسەراگرد و دۆلار بوو یەدەگی دۆلار بوو 101 میلیۆن دۆلار واتە داعش لەو بانکانە 101 میلیۆن دۆلاری دەست بەسەراگرت. بانکی ناوەندی عراقی 84 میلیۆن دۆلاری تێدا بوو داعش دەستی بەسەراگرت. هاوکات بانکی ڕافیدەین 2.4 میلیۆن دۆلار. بانکی ڕەشید 3233 دۆلاری لە ناودا بوو دەستی بەسەراگیرا. بانکە تایبەتەکان ئەوانی کەرتی تایبەتە ئیشەکان 14.3 میلیۆن دۆلاریان تێدا بوو لەلایەن داعشەوە دەستیان بەسەرداگیرا. بەڵێ زیانی عراق لە جەنگی داعش واتە لە ئەو زیانانەی عراق لە جەنگی داعشا کردوێتی لە شوێنەوارەواتە دوای ئەوەی داعش شوێنەوارەکانی مووسڵی فرۆشت و کاولی کرد و شکاندنی و فرۆشتی
بەهای ئەم شوێنەوارانە لە ئەوەی کە خەمڵاندنی بۆ کراوە لەلایەن وەزارەتی پلاندانانەوە 1 ملیار دۆلارە. عراق بە بەهای 250 میلیۆن دۆلار چەکی کڕیەوە بۆ شەڕی داعش و هاوکات کڕینی کەرەستەی بیناسازیش 50 میلیۆن دۆلاری بۆ دانراوە کە عراق لە جەنگی داعش بەکاری هێناوە. دەچینە سەر پێشبینیەکان بۆ دۆخی عراق. هەرچەندە بەشێکی زۆر لە پەرلەمانتەرەکانی عراق زۆر جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە کە عراق ڕێگایەکی زۆر بەرەو ڕێگایەکی زۆر مەترسیدارەوە لە کاتێکا قەرزەکانی کەڵەکە بن بەرەو 20 ملیار دۆلارەڕوا هاوکات لەگەڵەوەش یەدەگی نەقدی زۆر دابەزیوە بۆیە بەڵام سندوقی دراوی نێودەوڵەتی پێشبینیەکی کردووە ئەوەی بانکی ناوەندی عراق بڵاوی کردوێتەوە یەدەگی نەقدی عراق ساڵی 2018 لە 47 ملیارەوە بێتە 62 ملیار دۆلار واوکات یەدەگی نەقدی بۆ ساڵی 2020 ئەگاتە 90 ملیار دۆلار بۆ بورنەوە 20 بە هەڵا نووسراوە ئەگاتە 90 ملیار دۆلار واتە عراق تا ساڵی 2020 یەدەگی نەقدی ئەگاتە 90 ملیار دۆلار. ئەمە پێشبینیەکان بوون بۆ دراوی نەختینەی عراق یەدەگین بۆ بورن یەدەگی نەختینەی عراق. بەڵێ بەڕێزان ئەمە بەرگە و بابەتەکانی ئەم جارەی ژێرخان بوون تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستانمان ئاوەدان بێت.